تا دێت بارودۆخی مرۆیی ئاوارەکانی خورماتوو لە سنووری ناحیەی نەوجوول خراپتر دەبێت و بە سەدان منداڵ و ژن و پیا و پیر و گەنج تەمەنای بەدەستهێنانی کیسەیەک شیر بۆ منداڵەکانیان و جلوبەرگ بۆ پۆشینیان دەکەن. هاوڵاتیانی دووسەرە ڕای نیگەرانیەکانیان لەو بارودۆخەی تێکەوتون. داوا دەکەن خێرخوازان و هاوڵاتیانی کوردستان بە هانایانەوە بچن و پێداویستیان بۆ دابین بکەن، چونکە ئەوان وەکو خۆیان دەڵێن تەنها بە جلوبەرگی بەریانەوە لە ماڵ دەرچوون. هەرمان خواردنمان باشە و تفاقمان باشە، خۆمان لە خۆمان نە ئاوەیە نە هیچەیە، ڕەزالەت ماڵ و مناڵمانە دەروە دەربیمان. ئێمە دەروە دەربیمانە ئیستا کەفتینەتە ئەی شوێنە ئەی شوێنەش هەر ڕۆژی ئەڕۆینە ئەورە ئێژی نەورە باشە ئەڕۆینە ئەورە ئێژی نەورە باشە. اینجا کە ئەترسین بزانی لە شوێنەکە بێنە بانمانە بزەنە بانمانەوە خەلاسمان بکەنەوە. وڵای ئێمە وەکو خەڵکی دووست حاڵ و ئەم کاتە لەم ڕۆژە لەم کاتە ژیان نییە، وەخت نییە، کات خەڵک ماڵی تێچی سەری تێچی هەموو دوکان خەڵک سوتیا ماڵ خەڵک سوتیا ئەو خەڵکەش وەزای بینن لەم دەشتا و بێ بان و بێ بەتانی و بێ خواردن ڕووی کردەوە ئەم دەشتەیە وایە خەڵکی ساگە ئەوە حاڵ خەڵکەکەی بۆ تۆزێ برنجیا پیاوە هەیە ماڵەکەی بای دەفتەرە سوتیاوە لە دووزا دوکانەکەی ماڵەکە ئیساکەتی لێرەکە بۆ دوو بەتانستەی گدە هۆسە و دەنگە دەنگ و دەستی ناکەوێت. ئێمە لەرە ئەمە حل نییە دوو عەلاگەمانەوە بیان دوو بەتانی ماریان 4 کیلۆ شەکر و چایمانەوەن پێ ئێمە ئەمە حل نییە. بەیانی 4 ڕۆژتر بارانە سەرمایە چۆڵەیە سەختە شوێنێکمان بۆ دابین بکەن وەک کابینەکان ئەم عایلێ لە کابینەدا بنن کاکە ئێمە لێراکە ناژێن عایلەی وا هەیە وەزەشتۆ خەفێ عایلەی وا هەیە مناڵەکەی شوێنێک نییە کە جێی مناڵەکەی بەس بخەفێ. ئێمە دەرچمانە ڕوت و خۆت خۆمان دەرچمانە هیچمان دەرنەکرێت لەگەڵ خۆمانە. ئێمە داواکارین ئەوەی ئەتوانن زیاتر هاوکاریمان بکەن بۆ کابینەکان بۆ خێمەکان لە شوێنێک ئەمانە دامان بنەر. ئێمە ناتوانین ئێستا ئەڵێ لەولاوە هات خەڵک ڕاکە ئەڵێ لەم لاوە هات خەڵک ڕاکە وانە. ماوەی هەفتەیەکە دوای کشانەوەی پێشمەرگە لە سنووری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم حەشتی شعبی لە سنووری خورماتوو دەستی گرت بە سەر شارەکەدا و دوای ئاوارەبوونی کوردانی ناوچەکە پرۆسەی تاڵان و سووتاندنی ماڵە کوردەکانی سنوورەکەی دەست پێ کردووە. سەرپەرشتیاری کەمپینی کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکانی خورماتوو بە پەیامی وت ئەوان پێویستیان بە بەتانی و جلوبەرگی زستانە و سوتەمەنی و خێمە هەیە بۆ ئاوارەکان. داوا دەکات هاوڵاتیانی کوردستان هاوکاریان بکەن. ینی خەڵک جگەلەوەی کە ماڵ و حاڵی خۆی جێهێشتووە تەنانەت فریای ئەوەش نەکەوتووە بچووکترین پێویستی ژیانی لەگەڵ خۆی بێنێ بۆ ئێرە. بۆکو کۆمەڵێک گەنجی خۆباخ کەمپینێکمان ڕاگەیانوە لە سلێمانی و لە شارەکانی تریش شتومەک و پێویستی کۆکەینە داواکەین لە هەموو خەڵکی کوردستان کە هاوکاری خەڵکی دووس خورماتوو هەموو ناوچە جێناکۆکەکان بکەن. ئەوەی کە زۆر پێویستە لێرە ئێستا خەڵک پێویستێتی ئێمە لە لادیەکان ئەوەی خەڵکی لادیەکانە لە خانوەکانە ماڵی خانووی وا هەیە چەند ماڵێکی تایانی ئەگەر بتوانن ئێمە لێرە خێمەیان کابینەمان بۆ بێنن بتوانین زۆرترین جێ هەبێ جێی مانەوەی خەڵک کە پێویستێتی لەبەرەوەی لەو خانوانی لە لادیەکانە هەیە ئێستا خەڵکێکی زۆری تایە ئەمە وەکو شوێنی مانەوە ئەو پێویستیانش کە ئێستا زەرورە بۆ خەڵک لێرە خەڵک کێشەی ئەوەی هەیە بڵێ سوتەمەنی کە شتێک بڵێ خواردنی پێلێنێ لەوانە لێرە لە داروشت کەمە ئەگەر بتوانین بڵێ تەباخیان غازیا چوالە ئەم شتانە بۆ ئێرە خەڵک پێویستێتی بۆی چێش لێنان وەکو لە ڕووی کەلوپەلیشەوە بەتانی و دۆشک و ئەم شتانە زۆر زەرورە. بە ئاوارەبوونی سەدان خێزانی خورماتوو و سووتاندنی ماڵ و بازار و دوکانی کوردەکانی ناوچەکە بەدەیان $1000 زیان بە کوردانی سنوورەکە گەیاندووە و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن بە هانایانەوە بچن، چونکە حکوومەتی هەرێم بە بەرپرسیار دەزانن لە خراپبوونی ئەو بارودۆخە. ژیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی نەوجوول.